پەڕینەوە بەرەو قۆناغی کۆتایی پاڵەوانێتی تۆپیپەی کچانی عێراق لەناو یاریگای گەورەدا ئامانجی کچە یاریزانانی یانەی زێرەڤانیە. لە سێمین گەڕی کێبڕکێکەدا ڕۆژی یەکشەم کاژێر حەفدە یانەی زێرەڤانی میوانداری یانەی سەورە دەکات لەناو یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری لە شاری هەولێر. زێرەڤانیەکان خاوەن شەش خاڵن و بە برنەوە لەم یاریەدا بلیتی گەیشتن بە قۆناغی کۆتایی وەردەگرن. مجلایانه درونی و روحیت زور و مرتاحن و گلک هواید بود چه بگو انشالله بشن یاریا بیجی به هستر بچنن ناف یاریگاه داشت برکو گلک نکت هست دوان زور بلندن و ماشالله این لایانه درونی و زور برزد لاته و بوام خوشی او باری چه بگو خدان او شیانم بشن رکابریت و دوریه دا بگن. یانەی زێرەڤانی خاوەنسێ نازناوی خولی فوتساڵی کچانی یانە نایابەکانی کوردستانە. ئەم ساڵیش گرێبەستی لەگەڵ سێ یاریزانی ئایرانی و کچە یاریزانێکی سووری واژوو کردووە. هەر بۆیە تیپەکە چاوی لە ململانێکردنە. طموحەمە بەرنامەسناویە ئەم یاریەتەکەین بۆ سەرکەفتنە بۆ سێ خاڵە نەبوو کو ئەم مەمشارەکێکی لێ بەس بۆ ناف هەم مەمشارەکێکی بۆ بەرنامەسناوی خۆڵە عێراقی ئەم حاضرین کو ببین. هر واسه بناو زیروانی ام هست که بناو زیروانی پیشمرگی جی که ام بشین کاسب برف خوب بینی. جاری یەکەمە لە مێژووی تۆپیپەی عێراق پاڵەوانێتی کچان لە ناو یاریگای گەورەدا بەڕێوە دەچێت کە یاریەکانی بە شێوازی دوو کۆمەڵە بەڕێوە دەچێت. لە هەر کۆمەڵەیەک دوو یان نا سەردەکەون بۆ قۆناغی کۆتایی و پاڵەوانی خولەکە دیاری دەکرێت. کچان یانەی زێرەڤانی دوای کۆنتڕۆڵکردنی سەرجەم نازناوەکانی تۆپیپەی کوردستان چاویان لە بەرزکردنەوەی نازناوی خولی تۆپیپەی کچانی عێراقە. محەممەد کارێزی ڕوودا